لە نامەیەکی کراوەدا سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نووسیویەتی میلاکاتی فەرمانبەرانی هەرێم بەهۆی نەبوونی یاسای بودجەوە ماوەی 11 ساڵە پەسەند نەکراوە. ئەمەش پێچەوانەی مادەی 8 یاسای میلاکاتی ژمارە 25 هەموار کراوە کە پێویستە بۆ هەموو ساڵێکی دارایی وەزیر میلاکات پەسەند بکات. سۆران عومەر نووسیویشێتی بەڕێوەبەرایەتی بودجەی سەر بە وەزارەتی دارایی لیستی تەواوەتی و زانیاری فەرمانبەرانی لە پلە و موچە و دەرماڵە لا نییە. لە 26 دووی ساڵی ڕابردووەوە چاودێری دارایی داوای دۆسی فەرمانبەرانی بە هەموو ئەوەلیاتەکانیەوە کردووە. ئەو ئەندامەی ئەنجومەنی نوێنەران ئەوەشی ئاشکرا کردووە کە ناونیشانی وەزیفی فەرمانبەران کێشەی تێدایە و جیاوازی زۆرە لەگەڵ حکوومەتی فیدراڵ. داوا لە وەزارەتی دارایی کراوە بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی بودجەی فیدراڵی پێداچوونەوەی پێدا بکرێت. زیاد لەوەش بە پێی زانیاریەکانی سۆران عومەر لیستەکانی موچە لە مانگی 4 ئەم ساڵ کە وردبینی کراوە کێشەکانی دیاری کراوە، بەڵام وەزارەتی دارایی چارەسەری نەکردووە. دەربارەی کێشەی لیستی موچەی وەزارەتی کارەبا سۆران عومەر ڕای دەگەیەنێت لە ساڵی ڕابردووەوە ئاگادار کراون چارەسەری بکەن. وەزارەتی کارەبا بە نووسراوی 81-89 لە 7/10/2023 دەڵێ کێشەکەمان چارەسەر کردووە، بەڵام لە لیستی موچەی مانگی 6 ئەم ساڵ دەرکەوت کێشەکە چارەسەر نەکراوە بەڵکو پی نەکراوە، بۆیە موچەی وەزارەتی کارەبا بۆ مانگی 6 ڕاگیرە. سۆران عومەر چەند نمونەیەک لە گرفتەکانی لیستی موچە دەخاتە ڕوو کە خۆی لەمانەدا دەبینێتەوە. بە هەریەک لە وەزارەتەکانی پێشمەرگە، کارەبا، پەروەردە، ناوخۆ، شارەوانی، دارایی، ئەنجومەنی ئاسایش، گرێبەست، دەستگای ئاسایش 36,807 ناو لە لیستی موچە زیادی کردووە. ئەمە جگەلەوەی زیادەی ژمارەی خانەنشینان لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی و وەزارەتی دارایی 12,000. لە مانگی 10 ساڵی ڕابردووشەوە چاودێری دارایی عێراق داوای دۆسیەی خانەنشینانی سەربازی کردووە بۆ پێداچوونەوە، بەڵام هەرێم پێی نەداون. ئەمەش یەکێکە لەو دۆسیانەی کە ناشایستەیی زۆری تێدایە. وەڵا من نەم 5 و 6 ماوە بوو بۆ حەوی تاسە مەعاشمان نەگرتووە کاک. ئەڵێ نییە کاک. هەر لەو نامەکراوەیەدا سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ داوا لە دەسەڵاتدارانی هەرێم دەکات تێبگەن لەوەی لە وەڵام نەدانەوەی داواکاریەکانی حکوومەتی ناوەند تایبەت بە لیستی موچە زەرەرمەندی سەرەکی خەڵکە، بۆیە پێویستە کات بەفیڕۆ نەدەن و کەم و کوڕیەکان چاک بکەن و بۆ یەک جاریش بێت لە بەرژەوەندی موچەخۆران کار بکەن با خەڵک لە گرفتی دەساڵەی هاتن و نەهاتن و پێدان و پێنەدان و لێبڕینی موچە ڕزگاریان بێت.